زۆریان لێکەوە بلۆف دایانە لێنام چیان پێی کردیە زۆر غەدریان لێ کردیە. دەچینە ماڵی ئەو گەنجەی 2 ڕۆژ پێش ئێستا لە ڕووداوێکی نادیاردا کوژراوە و تەرمەکەشی بە شێوەیەکی نامرۆڤانە شێوێنراوە. عەلی محەممەد گەنجێکی تەمەن 24 ساڵی دانیشتووی ناحیەی ڕزگاری بووە و پیشەی فیتەری ماتۆڕسکیل بووە. شەوی دووشەمەی ئەم هەفتەیە بە مەبەستی بەسەربردنی کات لە ماڵ دەچێتە دەرەوە و هیچ سۆراغێکی نامێنێت. تاکو ڕۆژێک دواتر باوکی عەلی ئاگادار دەکرێتەوە کە بچێت لە پزیشکی دادی کەلار تەرمی کوڕەکەی وەربگرێتەوە. باوکی عەلی دەڵێت کوڕەکەم هیچ کێشەیەکی لەگەڵ هیچ کەسێکدا نەبووە و نازانن کە کێ دەستی هەیە لەم تاوانەدا. ئەمە خەڵگشتی ناسم یعنی الحەمدولله یعنی کێشەی نییە لای خەڵک ڕۆی وەتیە لای دەوام الحەمدولله یعنی هیچ کێشەی نییە. یوارە دانیشتینە لای دایکی قساکەتەوە ئەزانی یعنی بۆ نانە خوارد و ئەوە لە ساعە 7:30 دەرەچێ لە دوای ئەوە ڕۆی نەهات لە ساعە 10 نەهات لە ساعە 11 نەهات لە ساعە 12 نەهات لە ساعە 1 نەهات وەڵا غەدار یعنی لە ساعە 12 ئەوە مکافحەی کاکە شهاب اتصال بۆ من وتی کوڕەکەت چی کەلپەلی هەیە و چی یعنی بۆ نیشان کوڕەکەم چییە چی یعنی کەلپەلە وتیم کەلپە ڕەش ئەمە قەمسەڵەیە پەنتڕۆن و ئەوە بلوزەی وەکەوە. وتی ماتۆری چییە؟ وتی ماتۆر وەڵای مغاویری سۆزەیە. وتی بەڵی جەمەدانی هەیە لای سەر وتیم بەڵی. وتی بێ بۆ طب عەدلی هەژار وەڵا دوای ڕۆی هاتینە بۆ طب عەدلی هەژار بینی کوڕەکەم ئەمە سەری دڕی ئەمە دای لای قاچی یعنی دەسی و ئەو گشتی یعنی هەیە یعنی نیشانەکە هەیە بۆ تعزیب ئەمە لای کوڕەکە. تەرمی ئەو گەنجە لە نزیک قەڵای شێروانە دۆزراوەتەوە. ئاسەواری زۆری لێدان و برینداری بەجەستەیەوە دیارە کە سوکارەکەشی داواکارن هەرچی زووە بکوژی کوڕەکەیان بۆ بدۆزرێتەوە. سعات 7:30 ڕۆیشت ئیتر نەهاتوو گەرەکمە ئەوانە کامە برادێتی کامیرە هەیەوە کامیرە بیدۆزنەوە گشتی وە زووتنی کار تەحملم نەمایە سێشەوە من خەوم نییە جەرگ عەزیزە ئەوێت ئەومە پێشمەرگەدایە ئەوە ڕەوێنەکەیەتی هیچی نەکردوی بەخوا کوڕەکەم ئەگە دشمنی بیا ئەو قاپیەمانە بەست کوڕەکەم دەرناچی وە دڵێکی پاک وە سەرێکی بەرز ئەموت کوڕم بۆ خاترخوا هاوڕێتی فرەکەس نەکەی درەنگ نەیە تۆ ئەوت بەخوا دایەگیامت چیمەیە تا بترسم من کێ منە کوژێ من چیم کردیە بۆوانە لەبان مەترسی دایەگیامت چیم کردیە کوڕێکی ڕێک و پێک دەست پاک داوان پاک نەدزبی نەخراوبی بیکەن لە ڕێی خوا پرسیاری ئەو کوڕم بکەن بزان بی ئەخلاقیەکی بیە شتێکی کردیە ئەوە مەرکەزبی سکاڵەیان بکردایە شکاتیان بکردایە ئاخە من دوو کوڕم شەهیدە کەسم نەما کشتی ئەنفال و شەهیدە چی بکەم بڕۆ بۆ تو بیکەن لە ڕێی خوا داواکاریەکیان لێکەم ئەم وە زووترین کات حەق ئەم کوڕەمە دەرکەن داواکاریەکەم حەقە و برامە نەفەوتیە لەبەرەوە لە برایەکم شەهید بوو یەکەم ئەمەش دووەمە داواکاریەکەم لەم حکومەتە داواکاریەکەم زۆر حەق براکەم بسیێنن هەروە نەڕوا حەقی نەفەوتیە نییە هیچم نەگەرەکە لەبەرە بێتاوانی کوژریا هیچی نەوە وتێ ڕۆم بۆ ئیش ساعت 7:30 وتێ ڕۆم بۆ ئیش هیچی نەکردە نە دژایەتی هەیە نە شەڕی کردووە نە تعدای کردیە لە کەس نە تعدای کردیە لە شەریفی کەس هیچ. بەپێی ئاماری پۆلیسی گەرمیان لە ساڵی ڕابردوودا 19 کەس کوژراون و تەنیا لە ماوەی ئەم هەفتەیەشدا لە ئیداری گەرمیان ئەمە دووەمین حاڵەتی مردنە کە دووەمیان پیاوێکی تەمەن 66 ساڵی دانیشتووی گوندی کاکوڵی سەرباقەزای کفری بووە کە گومان دەکرێت ئەوەشیان کوشتنی بە ئەنقەست بێت. هاوار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.